ئێرە گوندی خوێڵینە لە ناوچەی گەرمیان. نزیکەی 84 گۆل دەبینرێت کە تەمەنیان بۆ سەر و 200 ساڵ دەگەڕێتەوە. ئەمانە گۆلی خوێن کە ئاوی کانیەکی گوندەکە دەگرنە خۆیان و بە وتەی دانیشتوانی گوندەکە باشترین جۆری خوێ بەرهەم دەهێنن لە هەموو عێراقدا. ئاوێکە لە ئەرزەڵە قوڵێ ئاوە ینی ئاوە خوێیەکی تەبیعیە. جیاوازی ئەوەی ئەم خوێ تاڵ نیە، وە خوێەکان تر تاڵ نییە، خوێەکان تر مە خوێ ئێرانی و خوێ ترکی ئەم خوێنی تر زیاتر لە شاخە ئێهاڕنەوە. یا خوێی جنوب هەمووی پیسا و گۆلا و ئەمانەیە کۆیەکەن، بەس ئەم خوێ ئاوێکە لە ئەرز هەڵە قوڵێ ئاوێکی جوانە بێ بەخوێ، بۆیە فەرقی زۆرە. باوباپیرانی دانیشتوانی ئەم لادەیە بۆ زیاتر لە 200 ساڵە خەریکی بەرهەمهێنانی خوێن و ئەم گۆلانەی لێرەدا کاریان تێدا دەکرێت بۆ ئەو سەردەمە دەگەڕێنەوە. ئاوی پاییز غەز نەکەیت و لە بەهاراییت گۆلەکان پاکەیتەوە، پاچیانەکەیتەوە ئەو خوڕا و پیسی کە بۆی بارانەوە کەوتۆتە گۆلەکەەوە دەریەکەی پاچەکەیتەوە. ئاوت کردە سەری ئەوەسی تاوەکو بە پێی پلەی گەرما ئەو بە شیرینەی ئەبێت بە هەڵم و خوێیەکە ئەمێنێتەوە و ئەبێت بەخوێ. لەم گۆلانەدا دانیشتوانی گوندەکە بە هەرەوەزی کاری تێدا دەکەن، لەگەڵ ئامادەبوونی هەر گۆلێکدا هەڵدەستن بە کۆکردنەوە و هەڵگرتنی. دواتری بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی ڕەوانە دەکەن کە داواکاریەکی زۆری لەسەرە. ئیشکردنی قورسە، ینی لێزانی ئەوێت ئەو ژەبێت لێ بزانیت ئیشکردنی قورسە، ینی قوڕدەردانە کوتینەوەیە ئەترەوە خۆدانی بین خوێگە چۆن دەرەچێ و بە گونی و دوایی دوورینە و بۆ بە کۆڵ دێتەوە بۆ ناو سیارە و مەکینە شتانەوە بۆوانێ. لەم گوندە دوورە دەستەدا کە تەنانەت جادەیەکی شیاویشی بۆ دروست نەکراوە تاکو دانیشتوانەکەی بتوانن بە ئاسانی هاتوشۆی بۆ بکەن یاخود خوێیەکەیان ڕەوانە بکەن، تاکو پێش بوو مەلەرزەکەی ساڵی 2017 نزیکەی 1000 تەن خوێیان بەرهەم هێناوە، بەڵام دوای بوو مەلەرزەکە ئاوی سازگار تێکەڵ بەکانیەکە بووە و ڕێژەکەی دابەزیوە بۆ 400 تەن خوێ لە ساڵێکدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، گوندی خوێڵین.